ئەو کاریەکە باشە لە بۆ کری خانی دەدەین لۆ جلگوبەرچی منداڕانە یا ڕەبی خوا بینتەڕێیان بە حەج و عەمرە هەیەوە. نزای دایکی منداڵێکی بێسەرپەرشت و هاوڵاتێکی کەم دەرامەتە. ئەوان پاش سوپاسی خوددا سوپاسی دەستگای خێرخوازی بەخشین دەکەن کە بە هاوکاری خێرخوازان و دەوڵەمەندان ئەم جەژنەی بۆ ئەوان کردە دوو جێژن بە جۆرێک ئێستا دەتوانن بەو هاوکاریە پێداویستەکانیان و جل و بەرگ بۆ منداڵەکانیان دابین بکەن. ئەو دەستگایانەی خێرخوازی کەلێنێکی زۆری پڕکردوێتەوە بە تایبەتی دەستگای بەخشین، یعنی شۆ ڕۆژان هێخستە سەریەک لۆی هەتا خزمەتی نەداران و یەتیمان و نەخۆشان و یارمەتیان بدات. درێغی نەکردێ بەڕاستی خوای گەورە پایداریان کە خوای گەورە مۆفەقیان قیامەتیان خوا خێریان بنووسی. دەستیان خۆش بی ئەمن زۆر زۆر مەمنونیانم یا ڕەبی خوا بینتەڕێیان بە حەج و عەمرە هەیەوە. زۆر زۆر مەمنون زۆر زۆر ئەوەندە سەر و زیادە بەخوای بە دنیایەکەی لۆ من جێژنەمان هەموو لۆ ئەوە دەکەس مەسرەف. ئەو کاریەکە باشە لە بۆ کری خانی دەدەین لۆ جلگوبەرچی منداڕانە خورا خێریان بنووسی خدا ئەجریان بدات و یا ڕەبی سەد هەندایان بە زیاد کە یا ڕەبی ئامانەتی خواشن خدا قبولی کە یا ڕەبی لە ئەوەدان بی یا ڕەبی خدا هەر سەرکەوتیان کە لە هەموو دەردوبەرایان ئینشاء الله وتعالى ئامانەتی خوای بنان گۆشی ئینشاء الله خوا پاداشین گۆش بدات و یا ڕەبی لۆ قادری گەورەی جێی شانازی و دەستخۆشیە بۆ ئێوەی خۆشەویست و بۆ دەستگای بەخشین و بۆ ئەو هاوکاریەش ئێمە سوپاسی ئێوە دەکەین بخۆم نەخۆشی درم هەیە زەختم هەیە دوو مدارم نەخۆشن خێزانەکەم نەخۆشە خۆم کرێکارم جێگای دەستخۆشی و پێزانینە بۆ ئێوەی خۆشەویست. نووسینگەی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین لە دەیەم پرۆژەیدا لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بڕی 38 ملیۆن دیناری بەسەر 190 خانەوادەی منداڵی بێباوک و هەژار و کەم دەرامەتاندا دابەش کرد. ئەمڕۆ ئێمە وەکۆفیسی هەولێر دەیەمین پرۆژە ئەنجام دەدەن کە پرۆژەی ئەمڕۆمان بریتە لە هاوکاریکردنی 190 لە خێزانی بێباوکان و واروها ئەوانەی کە متەڵەقە و کۆمەڵێک لە خەڵکی هەژار و کەم دەرامەت کۆمان کردوونەتەوە بە بڕی 38 ملیۆن دینار دیارە بۆ هەر خێزانێک ئێمە بڕی 200,000 دینارماندانەوە کە ئینشاڵڵا بەسەریاندا دابەش بکەین. دیارە ئێمە لە کۆتا ڕۆژەکانی مانگی ڕەمەزانداین کە ئەمڕۆ کە لە 28مین ڕۆژی مانگی ڕەمەزانین سوپاس بە خۆی گەورە ڕۆژانە پرۆژە بەڕێوە چووە لە شاری هەولێر لە شارەکانی تر یاریمی کوردستان و هەروە لە نێو غەزەش. ئۆفیسی هەولێری بەخشین تەنیا لەم مانگەدا دە پرۆژەی دەستگیرۆیی هەژاران و کەم دەرامەتانی بە بڕی 291 ملیۆن دینار جێبەجێ کردووە کە زیاتر لە 2500 خانەوادەی شایستەی لێ سوودمەند بوونە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.